بۆ جاری سێیەم لەم هەفتەیەدا داعش لە میحوەری خوورماتووەوە پەلاماری سەنگەرەکانی پێشمەرگەیدا و پاش شەڕ و پێکدادانی قورسی نێوان هەردوو لە پەلامارەکەی داعش تێکشکا. ماوەی زیاتر لە 10 ساڵە گروپە چەکدارە جیاجەکانی عێراق دەشتایەکانی ناوچەی زەرگە و زنجیرەچیەکانی حەمرینیان وەکو شوێنێکی گونجاو بۆ خۆیان بەکارهێناوە و سەرجەم چالاکی و جموجۆڵەکانیان لەوێوە بۆ سەر سەنگەرەکانی پێشمەرگە و هێزە عێراقیەکان ئەنجامداوە. فەرماندەکانی پێشمەرگە بۆ چارەسەرکردنی جموجۆڵەکانی داعش لە حەوزەی حەمرین بە پێویستی دەزانن پێشمەرگە پێشڕەوی زیاتر بکات و ئەو مەترسیانە لە سەر سەنگەرەکان دوور بخاتەوە. یعنی ئەوەش زەختێک ناکاتە سەر هێزی پێشمەرگە. هێزی پێشمەرگە لە وەختێکدا کە داعش لە هینی قووەتدا بوو زۆربەی پێگەکانی زەویشی عێراقیشکان بوو ئێمە توانیمان بەرگریان بکەین، ئێمە توانیمان شەڕیان بکەین، ئێمە بەرەنگاریان بووینەوە و داعشمان ڕاگرت. ئەو کاتە هینی تەحالوفیش نەبوو، تەحالوفی دەوریش کەمتر بوو، بەڵام ئێمە توانیمان وەکو هێزی پێشمەرگە بەرامبەریان بوەستینەوە و ڕایان گرین. ئێستا ئەوە داعش بەرەو لە ناوچوونە مەسەلەیەکی کوردی هەیە، ئەرێ من بە زیندوەتی لێت نەترسام، زاد چۆن بە مردوەتی لێتە ترسێ. بەڕای من چارەسەر ئەوەیە بەر لە هەموو شتێک بیر لەوە بکرێتەوە ئەو ڕێزە گوندە ئەو مەجموعە گوندەی کە ئێستا ماون جارێ یەکەم جار حەملەیەکی پان و بەرین بکرێت و ئەوانەش خاوێن بکرێنەوە و بابرێن ئازاد بکرێن و سەنگەرەکان ئەوەی کە ئێستا لێرێ ئەو ساترێکی ئێستا لێرە دروستکرایە قۆناغێکیت کە بستە پێشوو ئەوێش بتە منطقەشی ئازاد کراوە. ماوەی زیاتر لە ساڵێکە هێزەکانی پێشمەرگە مەترسیەکانی داعشیان لە سنووری خوورماتوو دوور خستووەتەوە و ئێستا زیاتر لە 30 کیلۆمەتر باشووری خوورماتوو داعش دوور خراوەتەوە و پێشمەرگە سەنگەرەکانی لێ قایم کردووە. چاودێرێکی ئەمنیش دەڵێت سوپای عێراقی لە ماوەی ڕابردوودا نەیتوانیوە و سنوورە کۆنتڕۆڵ بکات و ئەو مەترسیانە بە تەواوەتی لە ناوچەکە دوور بخاتەوە. هانی حکوومەتی هەرێم بدەین و هەم هانی وەزارەتی پێشمەرگە بدەین بۆی لە بری ئەوەی ڕۆژانە ئەو پەلامارانە درێژێ هەبێەوە خوێن لە جەستەی پێشمەرگەمان بڕژێەوە زیانمان پێ بگا دەبێ بربەست دروستکەین. ئەو بربەستانە بە بۆچوونی من ئەو خەندەقەی کە دروست کرابوو بەداخەوە گەیشتوتە سنووری خوورماتوو تەواو نەکراوە یان لە شوێنەکان تریش تەواو نەکراوە بە تەواوەتی. بۆیە پێم وایە ئەو دروستکردنی ئەو خەندەقە ڕێگە لە بەشێکی زۆری تیرۆریستان ئەگرێت بۆی پەلاماری پێشمەرگەدەن خاڵێکیش لە ڕووی سەربازیەوە دەبێ فەرماندەکانی ئێمە هێزەکانی ئێمە ئەوە بزانن کە کۆمەڵێ تەکتیکی سەربازی هەیە بەکاری بێنن لە کاتی ڕووبوونەوە و پێش ڕووبەڕووبوونەوەش کە ئەو معلوماتە هەواڵگری استخباراتی بۆیان دێکاوان جموجۆلیان هەیە دەبێ هەندێ ئەجراتی سەربازی پێشوەخت بیگن بۆی بە کەمترین زیان و بتوانن زیان لە دوژمندن. لە دوای ساڵی 2003 و ڕووخانی ڕژەمی بەعەس گروپە چەکدارە یەک لە دوای یەکەکانی عێراق حەمرینیان کردووەتە مۆڵگەی سەرەکی خۆیان و لە دەشتایەکانی ئەو ناوچەیەوە پلانی شەڕیان دژی هێزامنی عێراقیەکان داڕشتووە. وەزارەتی بەرگری عێراقیش لەو ماوەیەدا نەیتوانیوە هێزەکانی بگەێنێت بەو ناوچانە. چاودێرانی ئەمنیش هۆکاری مانەوەی ئەو گروپە چەکدارانە لە ناوچەکە بۆ هاوکاری گوندە سونە نشینەکان دەگەڕنەوە لە بەرامبەر کارەکانی سوپا و هێزە شیعەکانی عێراق کە لە دژیان لە ماوەی ڕابردوودا ئەنجامیان داوە. سەنگەرەی پێشمەرگەوە تا زنجیرەچیەکانی حەمرین دەشتایەکی زۆر لە نێوان هێزەکانی پێشمەرگە و چەکدارانی داعشەیە. وەکو فەرماندەکانی پێشمەرگە ئاماژەی پێدەکەن تاکو پێشمەرگە نەگاتە زنجیرەچیەکانی حەمرین و داعش لە ناونەبا سەنگەرەکانی پێشمەرگە لە ژێر مەترسی هێرشەکانی داعش دەبن. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، میحوەری خوورماتوو.